سلاوی گەرمی خۆم و هاوکارانم پێشکەش بە هەموو بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگ هیوادارم کە ساغ و سلامت بن بە بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی گزینگ و بە تەوەرێکی تر لەسەر پرسە خوێندکاریەکان لە زانستگاکانی کوردستان هاتوون و بوونەتە میوانەی ماڵەکانتان. بینەرانی ئازیز، نەتەوەی کورد وەکو یەکێک لە نەتەوە زوڵم لە یەکراوەکانی دانیشتووی ئێران ساڵەهای ساڵە بەهۆ کارگەلی نەتەوەیی و ئاینی و هەروەها جیاوازتر لەوەش بەهۆی پێداگری بەردەوام و شێلگیرانە بۆ دەستەبەرکردنی مافەکانی ڕەوای خۆی هەموو کاتێک لەلایەن ئەم ڕژیمەوە لەگەڵ دڕندانترین هەوڵ و شێوازگەلی جۆراوجۆر بۆ لەناوبردن و یان سڕینەوە ڕوبەڕوو بووتەوە. هەر لە کۆمەڵکوژی و سێدارە و بەندیخانە تا هەوڵدان بۆ ئاسمیلانەکردنی شۆناس و ناسنامەی کورد لە ڕێگەی ڕێگەنەدان بە خوێندن بە زمانی دایکی و هەروەها هەوڵدان بۆ سەپاندنی کەلتور و زمان و دابوو نەریت دەسەڵات قۆڵیان بۆ لەناوبردنی ئەم نەتەوەیە هەڵماڵیوە. خوێندکارانی کوردیش لەوانە چالاکانی خوێندکاری کورد لە زانستگای ئیلام وەکو توێژی بیرکراوی کۆمەڵگاکەیان هەموو کات ڕوبەڕووی وەها هێرش و هێژمونی خوازیەک بە مەبەستی یەکدەستکردنی زۆرە ملێو لە ناوبردنی زمان و کەلتوری نەتەوەکەیان بوونەتەوە. بە جۆرێک هەروەک لە ڕۆژانی ڕابردوو لە هەواڵەکاندا هاتبوو لە درێژەی زەخت و گوشار و بربەسنانەوەی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ سەر چالاکی خوێندکارانی کورد لە زانستگای ئیلام ڕۆژی 21 بەفرانبار معاونەتی فەرهەنگی زانستگای ئیلام بەپێی بڕیاری حراسەتی زانستگا لە بەڕێوەچوونی کۆڕێک سەبارەت بە کەلتور و ئەدەبی ئاینی یارسان لە زانستگاکە ڕێگری کرد و بە چالاکانی خوێندکاری کوردی زانستگای ئیلام ڕایگەیاندبوو کە لە ئەگەری بەڕێوەچوونی هەر جۆرە کۆڕێک سەبارەت بە پرسە پەیوەندیدارەکان بە کوردایەتی لەوانە پرسی باوەڕمەندانی ئاینی یارسان لەو زانستگایە لە درێژەدان بە خوێندن بێبەشتەکرێن. ئەمیری کاتبی یەکێک لە چالاکانی خوێندکاری زانستگای ئیلام کە لە داواکارانی وەرگرتنی مۆڵەت بۆ بەڕێوەچوونی ئەو کۆڕە بوو لە وتوێژێکدا لەگەڵ ماڵپەڕی نێسان نیوز وێڕای پشتڕاستکردنەوەی ئەو هەواڵە وتبووی بەرپرسانی زانستگای ئیلام تەنانەت حازر نەبوون لە پەیوەند لەگەڵ هۆکارەکانی مۆڵەت نەدان بۆ بەڕێوەچوونی ئەو کۆڕە بۆ میوانە ئامادەبووەکان قسە بکەن و ئەوەش پێچەوانی ئەخلاقە. هەروەها دەبووە چەند ڕۆژ پێش ڕێکەوتی بەڕێوەچوونی کۆڕەکە بەڕێوبەرانی کۆڕەکەیان ئاگادار بکردایە تاوەکو ئەوان میوانە بانکهێشکراوەکانی لە شوێنەکانی تری کوردستانیان خەبەردار بکردایە کە مۆڵەتیان نەداوە کۆڕەکە بەڕێوە بچێت. ئەم کارەی کاربەدەستانی حکوومەتی ئیسلامی لە زانستگای ئیلام لە کاتێکدایە کە پێشتر مۆڵەتی بەڕێوەچوونی ئەو سمینارە بە خوێندکارانی کورد درابوو بەم پێیەش خوێندکارانی کورد داوایان لە کۆمەڵێک لە نووسەران و لێکۆڵەرانی کورد بەتایبەت لە دوو پارێزگای ئیلام و کرماشان کردبوو کە لە ئاراستەی هەڵسەنگاندن و تاوتوێکردنی کەلتور و ئەدەبی یارسان یان ئەهلی حەق وتارەکانیان لە سمینارەکەدا پێشکەش بکەن. بەڵام ڕێک چەند کاتژمێر پێش دەستپێکردنی کۆڕەکە کاربەدەستانی حکوومەتی زانستگا پێشیان لە بەڕێوەچوونی کۆڕ و سمینارەکە کرد. جێگەی ئاماژەیە پێشتریش کاربەدەستانی حکوومەتی زانستگای ئیلام پێشیان لە بەڕێوەبردننی کۆڕ و پێشانگایەکی نیگارکێشی تایبەت بۆ فەرهاد پیرباڵ شاعر و نووسری ناسراوی کورد گرتبوو. هەروەها لە درێژەی ناڕەزایی خوێندکارانی زانستگای ئیلام بەرامبەر بە ئیزن نەدان بە دامەزراندنی ناوەندە خوێندکاری ئەنجومەنی ئیسلامی زانستگا کە کۆبوونەوەی خوێندکارانی زانستگای ئیلامی لێکەوت بووە، یەکێک لە خوێندکارانی ئەو زانستگایە نامەیەکی سەر ئاوەڵای بۆ ڕەزا سەحرایی سەرۆکی ئەو زانستگایە نووسیوە و بەرامبەر بەو پرسە و دۆخی سنفی و سیاسی زانستگا ڕەخنەی توندی لە سەرۆک و کاربەدەستانی زانستگای ئیلام گرتووە. لەم پەیوەندیەدا داوامان لە فەرشاد دووستیبور چالاکی پێشووی خوێندکاری خەڵکی ئیلام کردووە و لەم بابەتە چەند پرسیارێکیان ئاراسە دەکەین. سەرەتا چەند هەواڵێک لە زانستگاکانی ئێران و کوردستان دەبینین و دەگەڕێنەوە لاتان. ڕێگریکردن لە بەڕێوەچوونی کۆڕێک سەبارەت بە کللتور و ئەدەبی یارستان لە زانستگای ئیلام.
فستیڤاڵی فەرهەنگ و ئەدەبی ڕێڕەوانی ئاینی یارستان کە پێشتر ئیزنی بەڕێوەچوونی وەک سمینارێک لە زانستگای ئیلام لەلایەن کۆمەڵک لە خوێندکارانەوە وەرگیرا بوو، ڕێگری لە بەڕێوەچوونی کرا. بەپێی هەواڵی نیسان نیوز، ڕۆژی یەکشەممە 21 بەفرەمبەر ناوەندی فەرهەنگی زانستگای ئیلام ڕێگری کرد لە بەڕێوەچوونی فستیڤاڵی فەرهەنگ و ئەدەبی ڕێڕەوانی ئاینی یارستان و بە چالاکانی خوێندکاری ئەو شارەیان ڕاگەیاندووە لە ئەگەری بەڕێوەبردننی هەر جۆرە کۆڕ و کۆبوونەوەیەک لە چوارچەوەی ڕێڕەوانی ئاینی یارستان لەو زانستگایە لە مافی خوێندن بێبەش دەکرێن. یەکێک لە چالاکانی خوێندکاری ئیلام کە لە داواکارانی وەرگرتنی ئیزنی بەڕێوەبردننی ئەو فستیڤاڵە بووە بە نیسان نیوزی ڕاگەیاندووە. بەرپرسانی زانستگای ئیلام تەنانەت ئامادە نەبوون کە لە پەیوەند لەگەڵ ڕێگریکردن سەبارەت بەو فستیڤاڵە بە ئامادەبووان ڕوونکردنەوە بدەن و ئەمەش دوورە لە ئیخلاق و دەبوایە چەند ڕۆژ لەمەوە پێش ئێمەیان ئاگادار بکردایەت کە ئیزن با بەڕێوەچوونی فستیڤاڵەکە نادرێت تاکو بەڕێوەبەران میوانەکانیان ئاگادار بکردایەتەوە. خوێندکارانی کورد لە سنا چالاکیکی بەرینی فێرکردنی زمانی کوردیان بەڕێوەبرد. ژمارەیەک لە خوێندکارانی کورد لە شاری سنا بە فێرکردنی خوێندکاران، هاوڵاتیان و بازاڕیان لە شارە جیاجیەکانی کوردستان 8,000 نامیلکەی فێربوونی ڕێنووسی کوردیان بڵاو کردەوە. بەپێی راپۆرتی هەواڵنێریە نێوخۆیەکان بە دەستپێشخەری نووشین ساعد موچشی، خوێندکاری شیمی لە زانستگای سنا لە ماوەی ڕابردوودا و بە شێوەیەکی خۆڕست لە ئاستی کوردستاندا چالاکیەکی فەرهەنگی لەمەڕ فێربوونی زمانی کوردی بەڕێوەچوو. هەواڵنێریە نێوخۆیەکان لە شاری سنەوە ڕایانگەیاندووە ژمارەیەک لە خوێندکارانی زانکۆی کوردستان ئەو 8,000 بروشورەیان لە زانکۆکانی هەمەدان و شارەکانی کوردستان و هەروەها لە ناو خەوتنگەی خوێندکاران، کتێبخانە، مزگەوت، قوتابخانە، دوکان و بازاڕی شارەکانی سنا، مەریوان، سەردەشت، سەقس، کامێران، دێوڵان و بیجاردا بڵاو کردوێتەوە. ئەو بروشورە کە لەلایەن ژمارەیەک لە خوێندکارانی زانکۆی کوردستان و عەدنان بەرزەنجی بەرپرسی ئەنستیتۆی زمانی کوردی ڕاژەوە نووسراوە و ماجد مەردۆخ ڕۆحانی پێداچوونەوەی پێداکراوە لەلایەن هاوڵاتیان و بەتایبەت خوێندکارانی کورد و فارسی زانکۆکانەوە بە گەرمی پێشوازی لێکراوە کە بە گوتەی ئەو خوێندکارە کوردانە نیشانەی ئۆگری هاوڵاتیانی کورد بۆ فێربوون و نووسینی زمانی کوردیە. بە گوتەی ئەو خوێندکارانە بروشورەکان لەسەر بنەمای زمانی ستاندارد و زاراوەی سۆرانی بوون و هۆکارەکەشیان بۆ ئەوە گەڕاندوێتەوە کە ئێستا هەموو کوردێک بە ئاسانی لێی تێدەگات. ئەو خوێندکارە کوردانەی ئەو چالاکیەیان بەڕێوەبردووە دەڵێن ئەگەر کەسێکی کورد نەزانێ بە زمانی کوردی قسە بکات و بنووسێ یان بخوێنێتەوە نەخوێندەوارە و باز لەوەش دەکەن. پێشوازی خەڵک بۆ فێربوونی زمانی کوردی 0% بووە بە شێوەیە کە بەشێک لە خەڵک ئەو پەڕی ئۆگری خۆیان بۆ فێربوونی زمانی کوردی نیشانەدەن و بەشێکی دیکەش هیچ هەوڵێک و ئۆگریەکیان بۆی نییە. دەگوترێ ئەو خوێندکارانە بەهۆی کەمی دەرفەت و نەبوونی شوێنی تایبەت نەیانتوانیوە خولی پەروەردەیی فێربوونی زمانی کوردی بەڕێوەبرن، بەڵام ڕایان گەیاندووە لە داهاتوودا بە شێوەیەکی بەرینتر و بەهێزتر چالاکی لەو شێوەیە لە ئاستی کوردستان و زانکۆکاندا بەڕێوە دەبن. تێچووی چاپ و بڵاوکردنەوەی سەرجەمی ئەو بروشورانە لە ئەستۆی ئەو خوێندکارە کوردانەی زانستگەی کوردستان بووە، بڕیارە لە داهاتووشدا کەسانی غەیرە خوێندکاریش لەو بارەیەوە هاوکاری خوێندکارانی کورد بکەن. گوشار بۆ سەر دوو چالاکی پێشووی خوێندکاری لەلایەن ئیدارەی ئیتلاعات لە سنا. دوو چالاکی پێشووی خوێندکاری لەلایەن لقیەکی دادگای ئینقلاب بە تاوانی پرۆپاگەندەکردن دژی ڕژیم دادگایی دەکرێن. کەمپەینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی بڵاوی کردوێتەوەکە. دوو چالاکی پێشووی خوێندکاری بە ناوەکانی ئێقبال شەبانی و یەدوڵڵا سەمەدی لەلایەن لقیەکی دادگای ئینقلاب بە تاوانی پرۆپاگەندە دژی ڕژیم دادگایی دەکرێن. بەپێی زانیاریەکانی سەرچاوەی هەواڵەکە، ئەم دوو چالاکە کوردە یەک ڕۆژ پاش ڕێکەوتی 1 نۆڤامبر کە وەک ڕۆژی جیهانی کۆبانێ ناوی لێبرا و چەندین کۆبوونەوە لە شاری سنە سازدرا لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بانگ دەکرێن و ئێقبال شەبانی بۆ ماوەی 5 ڕۆژ و یەدوڵڵا سەمەدی بۆ ماوەی 12 ڕۆژ دەست بەسەر دەکرێن. ئێستاکە لەلایەن دادگاوە بۆ ئەو دۆسیە ساختەیە نامەی نووسراویان بۆ ڕۆشتووە کە دەبێت بۆ دادگاییکردنیان لە ڕێکەوتی 24 بەفرەمباری ئەمساڵ خۆیان بە دادگا بناسێنن. جێگەی ئاماژەیە کە ئێقبال شەبانی بازرسی ئەنجومەنی سنفی کرێکارانی نانەواییەکانی شاری سنەیە و
یەدوڵڵا سەمەدی دەبیری ئەنجومەنی سنفی کرێکارانی نانەوەی شاری سنەیە و هەروەها بەرپرسی پێشووی بڵاوکراوەی ئەنجومەنی زانستە سیاسیەکانی زانستگای پەیامنووری شاری سنە بووە کە بە ناوی دەنگی ڕامیاران بوو. ناڕەزایەتی خوێندکاران سەبارەت بە دۆخی زانکۆی ئیلام. یەکێک لە خوێندکارانی زانکۆی ئیلام لە نامەیەکدا ڕەخنەی لە بەرپرسی زانستگای ئیلام ڕەزا سەحرایی سەبارەت بە دۆخی نالەباری ئاسایشی و سیاسی ئەم زانکۆیە گرت. بە پێی هەواڵی ماڵپەڕی خوێندکاران لە بەشێک لە نامەکەدا نووسراوەکە لە دەورانی پێشووتریش ئێمە شاهدی داخرانی نایاسایی تەشەکوڵ لە خوێندکارەکان بووین، ئێستاکەش ئەم ڕۆڵە هەر بەردەوامە و ئێمە هۆکارەکەی نازانین. ئەم خوێندکارە ئاماژەی بەوە کرد کە لە 2 ساڵی ڕابردوو ژمارەی 20 زانکۆ بە ئەنجومەنی ئیسلامی دەنگی موافقی خۆیان ڕاگەیاندووە. نووسیوێتی لە وەڵامی نامەی پێشووتر وتان کە دامەزراوەی ئەنجومەنی ئیسلامی یاسایی نییە و تا ئێستا لە وەزارەتی علوم مۆڵەتێک سەبارەت بە وەڕێخستنی نەدراوە، بەڵام لە هەنووکەدا زیاتر لە 20 نووسینگەی ئەنجومەنی ئیسلامی لە سەراسەری وڵات سەرقاڵی چالاکین و زیاتریان لە دەورانی پێشووتری سەرۆکۆماری مۆڵەتیان وەرگرتووە، بەڵام ئێمە هیچ ڕێگایەکمان پێ نادەن کە چالاکی بکەین و تەواوی بەرپرسان بە یاسایی ئەژمارکردنی ئەم ڕێخستنە بەردەوامن. ئەم خوێندکارە لە کاتێکدا دەستی دایەتە نووسینی ئەم نامە کە لە کۆبوونەوەی خوێندکاران بۆ دامەزراندنی شورای سنفی نزیک بە 3 مانگ تێپەڕ بووە. ئەو هەروەها نووسیوێتی ماوەیەک لەوە پێش بەڵێن بە ڕێخستنی شورای سنفی خوێندکارانتان داوە، بەڵام هێشتا هەر بێ ئەساسە و لەو بەڵێنە 4 مانگ تێدەپەڕێت و بەڵام هیچ هەنگاوێک لەلایەن بەرپرسانەوە هەڵنەگیراوە، هیچ کارێک ناکەن و ئێمە هێشتا هۆکارەکەی بەڕوونی نازانین. نادیاربوونی چارەنووسی چالاکێکی خوێندکاری کورد. چالاکێکی خوێندکاری کورد پتر لە 1 مانگە دەست بەسەر کراوە و هێشتا چارەنووسی نادیارە. بە پێی هەواڵە ناوخۆییەکان، ڕێبوار کامرانیپور چالاکی خوێندکاری و مەدەنی 19 بەفرەمبەر لە ڕێگای تەلەفۆنەوە بانگهێشت کراوە بۆ ئیدارەی ئیتلاعاتی شاری سنە و لەو کاتەوە تا ئێستا لە زینداندا بەسەر دەبات. ڕێبوار کامرانیپور چالاکی خوێندکاری و خوێندکاری زانکۆی پەیامنووری سنە و سکرتێری شورای دەبیرانی زانکۆی پەیامنوور، هەروەها سکرتێری ئەنجومەنی هاوڕێی هەورام، ئامادەکاری سمیناری ژینگە و ژیان لە زانکۆی پەیامنووری سنە و هەروەها ئەندامی ئەنجومەنی ژینگەی سەوزی مەریوان، ئەندامی کەمپەینی بەرگری لە کانیبڵ و هەروەها ئەندامی کەمپەینی پشتیوانی لە کۆبانێ بووە. دوو کچە خوێندکار لە ئەردەبیل دەخنکێن. دوو کچە خوێندکار لە کاتی وێنەگرتن دەکەونە ناو دەریاچەی شورابیلی ئەردەبیل و گیانیان لەدەست ئەدەن. بە پێی هەواڵەکان ڕۆژی چوارشەممە 24 بەفرەمبەر دوو کچە خوێندکار لە کاتێکدا کە لەسەر دەریاچەی بەستووی ئەردەبیل سەرقاڵی قەدەم لێدان بوون، بەهۆی شکانی سەهۆڵی زەریاچەکەەوە کەوتنە ناو ئاوەکە و خنکان. بەوتەی شایەت حاڵانی ئەو ڕووداوە، ئەو دوو کچە لە کاتی وێنەگرتن لەسەر زەریاچەکە بەهۆی شکانی سەهۆڵەکانی ناو ئاوەکە کەوتنە ناو ئاوەکەوە و بەهۆی ناشارەزایی لە مەلەکردن خنکان. ئەم کچە خوێندکارانە خەڵکی پارساباد سەر بە پارێزگای ئەردەبیل و هەروەها مەراغە بوون کە لە شاری ئەردەبیل سەرقاڵی خوێندن بوون. پرسیاری یەکەم لە میوانی بەڕێزی بەرنامە ئەمەیە کە هۆکاری زەخت و گوشار و بربەست نانەوەی ناوەندە حکومی و ئەمنیەتیەکان بۆ سەر چالاکی خوێندکاری کورد لە زانستگاکانی ئیلام بەتایبەت لەم ماوەیەدا چییە و بە چ مەبەستێکە؟ لەسەر ئەو لەواقبارەوە دەسمەخواستی و اتفاقاتە لۆری لەسەرەیە بنڕیم لەواقع وەڕێخستنە ئەنجومەنەی لە ئیسلامیە گەزینەکردنە ئەنجومەنەی لە دورێ پێش لە هێشتا بعد ممنوعيتها وبعدين لنا دانشگاهی لە تەک تەک جەمع کردیا کە دەواقع وەشدات سیستم ئەمنیەتی ئوستان حساسیت دێری لەسەر هەموو فعالیەتی تەسیرە حتى بجوری لەنەو پەردەفۆر دانشگاه داشتو شدیدترە هەمیش ئێمە سەڵەن سدووە شوونەی لەسەر وەیەکیش دەواقع ئەو شتێک دەقبقی لە هویەتی و هویەت ملیان و لەواقع ئەسن بەخشێری حوزەی ئەدەبیات و کوردیات شنە تماشا بکەیم چند هەفتە پێشیش لەواقع نمایشگەی کاری لە فەرهاد بیرباڵ
دانشگاهی شاعر وأديب كوري كرد باشولا لواقع لا دانشگاهی إلى ممنوع بكاسن كاري ومرتفع خوزي هنالو حتى خوزي فرحان وقت السيستمي دسالاتي الوا بسيار والوا سيستمي استبداديو كل بديل فرحاني وهي مسألة سياسي وتفسير سياسي كريك نشان ويجود برخورد فاشيستي ولا هوية الكرديات. پرسیاری دوم لە کاک فەرشاد دووستیپور ئەوەیە کە هەر وەک ئاگادارن خەڵکی ئیلام و کرماشان بەگشتی و توێژی خوێندکاری ئەو ناوچەیە بە تایبەتی بەشداری و تێکۆشانیان لە چوارچێوەی بزوتنەوەی حەقوازانەی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندن و گەشەدایە. ئایا دەتوانن بڵێن کە حکوومەت بەپێی ئەم واقعیەتە گوشارەکانی بۆ سەر چالاکان و خوێندکارانی ئیلام زۆرتر کردووە؟ بەخشی لە مەساڵات بەواقع بەخشێری وانەسەکە حتى استشارات لسر محدود كردنا وفعالياتي فرهنجي وواقع أدبية وزوان كردية ويعني شان كده مسألة اتصالات ويقفتمانة للنهاية يقفتمانة مقابلة ولا سيستم غاسكتوي هو يتلفاقه بكي سيستم غاسكتوي كل شيء دست دراري سيستم توتاليتار دينية ونيتشوني اصلا وخاطر او راسيزم الزوانية لانه ايران حاصل براسيزم الزوانية زوانة فارسي وقع حاجة نيرويزو بتوي عليا وبعد كنترول ومهاد وقفت معنا حاكم الواقع سيستم حكومتي ايران هو بخش جدي وبالسنتين لسغلا تكيري ناس نظيم يعني أنا يودي منها وكيجي حكومة ديني لواقع هي غير برهانة رئيسيزم ديني ويجو حكومة ملية فارسية كن هويتين تروى الممنوعية هلا ولا انقلاب وشاهد مكة هل نو شونجا حقا نتواصل هو فرعي نتواصل صديق لا كردستان اصلا وخاكو خونتيشيا ولا تركمان الصحراء ولا خوزستان باتفاقات الى بلوچستان لحد كم تريكتاف يعني وقت مشاكل من نقول مثل واقعية غير بنهان فاشيستيش من هو قد السيستم هاف كالبتية تجدي مربوط دوران جمهورية الإسلامية هو الشكلية الناسيوناليزم الإيراني راسي وبخشي له محدود كردنو سركت كردنو في شخص مثلا فعالين وسر فعالين كرد الواقع الجيال وك سراسرية ولا كل إيران بشاخصية سر فعالين سياسي وانا وحال ذريتي عن خارج بسيطة للشرع. وەکو پرسیاری کۆتایی ئێوە دەزانن کە ڕۆحانی بە دروشمی کەمکردنەوەی بربەست و ئاستەنگەکان لەسەر ڕێی چالاکیە سیاسی مەدەنی و خوێندکاریەکان هاتووەتە سەرکار بەڵام بەکردەوە ئێمە تاکو ئێستا نەتەنیا کرانەوەیەکمان نەدیوە بگرەکە گوشارەکان زۆرتریش بوو بێت. بەڕای ئێوە ئەم مەسەلەیە هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە؟ واقعية غير روحاني فقط رئيس جمهورة ويتقالب تفاشبه السيستم ويشا الكثير ويجب توافق السياسي ننسيا وقت السرقات وحال تشعر انه تودي اجتماعي وجود داشت نشفر نسلن احمد نجاد تربة فتيجي ودسلاتي شوخازي واقعد نشين حتى اجازي بعض كشت قدر رسل مستيق وسرقار بإصلاح طلبي لي وخاطر وحال دي منك ويه تنم يعني نهاية من شعبي وغير روحانيات يك دليل فرع مزاجري يك ومن يعني يعني الأساسي نين را أصلا دولة غير روحاني لسريان جديات داشتو يا يعني بكي دائما لواقع خود دسكي دولتك نعادينك عادي النصابية قدرتي رهبر الجمهورية الإسلامية نقش تقريبا ديدي مجلس خبران وأوساق دارة تسلسلية راد دوردانا ماذا سنن ظاهرا لإيران خلط أو نحس النصابية قدرتين وريمن كدية مجموع قوية دسكي لأهميتها ودرسيات وألوانية غير روحاني وغير غير حتى معه كفر دانش وازوفو دسكي حكومتية بقزيري وهي شوية إجوة فاغية كاسي شوية يجي أهدافي في الواقع مهار كردنا هواداران ودانش كيريا ومن الروحاني در مجموعة ترجيح وإصلاح طلبي ترجيح لمجموعة واقع دسلات داعي للنظام ويدري يعني فقط بشم واقعا تقصيرها من صرفا روحانية يخاصة قد رئيس الجمهورية بخش لفشاريش عليه رئيس الجمهورية أما رئيس الجمهورية الديمقراطية يخوض رئيس الجمهورية نية تتغي ديمقراطي وكفتوي دسرف قوية راح أصلا حتى عقلية باي ابتدائية
ولأنه خود رئيس الجمهورية هذا النيل ويا خاصة أصليا ودوما بخش لخود السيستم هذا اللي حد بيش برابر الرهبري. بەڵێ بینەرانی ئازیز بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنمەیەکی دیکە لە بەرنمەکانی گزینگ خوێندکارانی هێژا. ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبوک و جمەیلی ئێمەوە هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەینە دەستمان. لێرەشتا و بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنمەکە. شەو ڕۆژێکی شاتان بۆ باوە دەخوازین و ماڵاوە.